خۆمە دژی ئێرانین ئەمە دۆستی ئێرانین قابلە ئەمە دژاتیمان هەیە لەگەر ئێرانێ ئێرانوا لەمە بکە ئێمە ئیشمان لەگەر کرێکار ئیشمان بۆ ناکە ناوێرە بێتە ئەو منتیقە ئیش بکە بۆمان تسی ئەو درۆنانە پیاوە ڕاست بێت ئەنی شەومان پێ ڕۆژمان پێشەوە پرۆژەی گاوداری گری چاتمان هەیە لە تسی ئەو درۆنانە پیاوە ڕاست بێت ئەنی شەومان پێ ڕۆژمان پێشەوە هەموو داهاتمان لێروکانەیە داواک دەکەین لانی پەروەردگار بێتە سەرخەت باشکم ئەو ئیشەمان چاو خۆمە دژمنی ئێرانینە دۆستی ئێرانینە و شەرمان لەگە ئێران نەبوو زیدانی خۆمانەوە باشە لە کەمپەکانیش نزیک نین بۆچی مەترسیستان لەسەرە بۆچی هێرش ئەم ناوەی گرتوتەوە وەک دەبین ئەم کێڵگە پەلەوەریەی پێکەوە وڵات تقریبا کەمپەکان لەمە 4 کیلۆمەتر زیاتر دوورە کەمپەکان دیارن بەس ئەمە پرۆژەی گاوداری جودا داواجینەکان هەموو منتیقەی گری سادرینە چارەسەر چیە وڵای چارەسەما لانی پەیوەندیدار بێتە سەرخەت و ئاگاداری ئەوە زعیب کاتەوە دوو ڕۆژێکەش ئەمە دەخلیشمان هەیە خاخ و دەخرانشمان هەموو دەسووتێ فەلاحەتیمان هەیە مان ئەوەیە لەو منتیقی ئەمە ناتوانین کاسبێ بکەین حەسەن حرسمان هەیە حرس بەجێ هێشتوونە بۆ خۆمان ناوێرین لە خۆمان ئەمین نینە لەو منتیقە دانیش لەناو قاعەکانمان دانیش قاعەکانمان هەموو بەیەکەوەیە ئەوە تا من مەزرعەم لە پشتەوێ مەزرعەکەم هەموو جام و مامی هەموو شکاندێ لە زەختی ئەوەی ئێمە دەغڕودانمان هەیە مەزرعەمان هەیە لەو منتیقەی دوازرمان هەیە ناتوان کاسبی بکەین وەالحاصل لەو منتیقەی خۆمە دژی ئێرانین ئەمە دۆستی ئێرانین قابلە ئەمە دژاتیمان هەیە لەگەر ئێرانێ ئێرانوا لەمە بکە بۆچی ناتوان کاسبی بکەن بۆچی هێشتا مەترسێکە بەردەوامەکە بەردەوامە ناترسی ئەمە ئیشمان لەگەر کرێکار ئیشمان بۆ ناکە ناوێرە بێتە ئەو منتیقە ئیش بکە بۆمان